بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕا 59. لاپەڕا 59 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ڕاهێنانی ئازاد. ئەم خشتەی خوارەوە بەکاربێنە بۆ شیکاری ڕاهێنانی 12 هەتا 15. خشتەکە لە ڕیزی یەکەم یاری 1 2 3 4 5 6 7 8 لە ڕیزی دووەم خوارەوە خاڵە تۆمار کراوەکان 10 12 10 17 18 12 20 24. تێبینی من لەسەر ئەو خشتەی خوێندکاری ژیر ئەوەیە کە هیچ خشتەیەکی باش نییە لەبارەی ئەوەی کە مەبەست لە یاری چییە، ئایا لەبەر چ ئەو ڕیزە هەیە، واتە یەک یاری 10 خاڵ یان 2 یاری 12 خاڵ لەبەر چ 1 و 2 3 4 هەیە. هەست ناکەم هیچ ئەو ڕیزەی سەرەوە بە کەلکمان دێ، باشتر وایە هەر تەماشای نەکەین لێرانە دەنا ئاڵۆزی دروست دەبی لە کاتی بیرکردنەوە. باشتر وایە تەنیا تەماشای خاڵە تۆمارکراوەکان بکەین. خاڵەکانیش 8 ژمارەیە وەکو دەبینین لێرانە. ئەمن ئێستا دەچم ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودای دەبینمەوە لۆ ئەو ژمارانەی کە لێرە لە پێش چاوانن. ژمارە 10 دوو جار هەیە، ژمارە 12 دوو جار هەیە، ژمارە 17 یەک جارە، 18 یەک جارە، 20 یەک جارە، 24 یەک جارە. ئەو ژمارەمان هەیە. با بچمە لای شیتەڵکردنەکە. ئەمن ژمارەکانم ڕێزکردن لەسەر ئێلۆ خوارێ لە گچکە لۆ گەورە 2 10 2 12 17 و 18 و 20 و 24. ئێستا لێرە ئەگەر یەکەم شت ناوەندەکەی ببینمەوە، ناوەڕاستی ببینمەوە، ئەو ژمارەی دەبەمە سەرێ ئەوەی دەینوە خوارێ، لای دەستی چەپ دەبەمە سەرێ، لای دەستی ڕاست دەینمە خوارێ، هەتا هەر ئاوا ئاسانە. ئێستا دوو ژمارە ماوە لە ناوەندێ 12 و 17 هەتا ناوەڕاستی ببینمەوە. دەبی لە دوو ژمارە چی بگەڕێم کە لە ناوەڕاستی 12 و 17 بی. ئاسانترین ڕێ هەتا ئەو ژمارەی ببینمەوە 12 و 17 کۆ دەکەمەوە دەکاتە 29. ئەوجا 29 دابەشی 2 دەکەم. بە ئەو ژمارانە بینمە ئێرە هەتا ئاسان بی. 29 کە دابەشی 2 دەکەم ئەوی زۆر ئاسانە. 2 دابەش 2 1، 9 دابەش 2 دەکات 4، 4 جاران 2 دەکاتە 8، 1 دەمێنێتەوە 10 دابەش 2 دەکاتە 5. واتە ئەو ژمارەی دەکەویتە ناوەڕاستی ژمارە 12 و ژمارە 17 کامە ژمارەیە 14 فاریزە 5 لە 10. 14 فاریزە کەواتە دەنووسی خوێندکاری ژیر ناوەند یەکسانە بە 14 فاریزە 5 ئەو ژمارەی ئێرە. ئەوە لە کاتی بەکارهێنانی ناوەڕاستە. ئێستا با بچم بزانم ناوەند و مەودا و مۆد زۆر ئاسانە. تەماشای مۆدەکەی بکەم لێرە. مۆد دوو ژمارەیە، ژمارە 10 و ژمارە 12 کەواتە دوو مۆد هەیە. دەنووسی مۆد یەکسانە بە 10 و 12 هەردووچی مۆدە. لەبەر چ؟ چونکە هەردووچی دووە ناتوانم تەنیا یەکەچی هەر بژێرم. ئێستا با بچین ناوەندی دەربینم. ناوەند ئەو ژمارانە هەموو کۆ دەکەمەوە لەگەڵ یەک 10 و 12 و 17 و 18 و 20 و 24 دابەشی 8 دەکەم چونکە 8 ژمارەیە کە هەموو کۆ کردەوە دەرچوو 123. ئەوجا ئەگەر ئێستا بە درێژی دەبی دابەشی 8 بکەم
وەکو دەبینی ژمارەی تەواو دەرنەچوو، ژمارەکەی من دەرچوو 12 دابەش 8 یەک جاران 8 12 هەشتی لێ بڕوا 4 سێەکەی دەیمە خوارێت 43 دابەش 8 5 جاران 8 43 چلی لێ بڕوا 3 ئەو جە فاریزەکی دادەنێم سفرە کلۆ سێەکەی زیاد دەکەم 30 دابەش 8 دەکاتە 3 جاران 8 24 24 لێ بڕوا دەکا 6 سفرە چیلۆ شەشەکەی زیاد دەکەم دەبیتە 60 دابەش 8 یەکسانە بە 7 چونکە 7 جاران 8 یەکسانە بە 56 60 56 لێ بڕوا 4 دەمینێتەوە ئەو جا 40 دابەش 8 دەکاتە 5 ئەمە لێرە جێم نەبوو هەمووی بنووسم خوێندکاریژی بەڵام ژمارەکە ئەنجامی دابەشەکە دەکاتە 15 و فاریزە 375 لە 1000 بەڵام ئەمن ئەو 15 نزیک دەکەمەوە دەتوانم بڵێم 15 فاریزە 4 دەتوانم ژمارەکەی بکەمە 15 فاریزە 4 ئەو هەلێرە ناوەندەکە دەکاتە 15 فاریزە 4 ناوە ڕاستەکەشم زانی کردیە چەند لێرانە کردیە 4 فاریزە 5 ناوەندەکەش کردیە 15 فاریزە 4 کەواتە لە یەک نێزیکن ئێستا دەچمە لای مەودا گەورەترین ژمارە کە لێرە 24 کەمی دەکەمەوە لەدا مەودایەکە دەکاتە 4 مۆدەکەش 12 ئێستا تەواو بووم هەمووی ئەوانە مەودا مۆد ناوەند و ناوەڕاستەش کە دەکاتە 4.5 هەمویان تەواو بوون هەمویان لە یەک نزیکن ئەوەندە زۆر جیاوازی نییە لە مابەینی ژمارەکان گەڕێمەوە لای پرسیارەکانم هەست دەکەم پرسیارەکان چونکە بە هەمان ڕێسا و یاسا شیتەڵ دەکرێن هەمویان شیتەڵ ناکەم پرسیاری 16 و 17 دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر دەچمە لای پرسیاری ژمارە 18 ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودا بۆ ئەو پێدراوانەی خوارەوە بدۆزەوە ئینجا باشترین پێوانە بڵێ بۆ نواندنی پێدراوەکان و وەڵامەکەش ڕوون بکەوە پلەکانی گەرما لێرە تێبینیم هەیە لەسەرەوەی دەبا بنووسرابە بە چ پلە کامە پلە ئایا پلەی سەلسیۆس یان پلەی فەهرەنهایت نابی ئەوها ژمارەی بنووسین و هیچ یەکەیەکی نەبیتن بەڕای من باش نییە بە تایبەتی لە داڕشتنی کتێبی خوێندن لێرە پلەی گەرمایەکان کەمترین پلە چییە 25 ئەوجا پاشی 25 29 پاشان 31 ئەوجا 32 هەیە پاش 32 33 ئەوجا 35 ئێستا دەچم ئەو ژمارانە بزانم کو ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودایی دەبینمەوە 25 29 31 32 32 33 35 ڕێزم کردن ئەوها ئەگەر بمەوە یەکەم جا ناوەڕاستەی ببینمەوە و ئەوەی ببەمە سەرێ ئەو ژمارەش بینمە خوارێ ئەو ژمارە ببەمە سەرێ ئەو ژمارە بینمە خوارێ ژمارە ببەمە سەرەوە ژمارە بینمە خوارێ لە ناوەند دێماوە 32 کەواتە دەنووسم ناوەڕاستە یەکسانە بە 32 ناوەڕاستە یەکسانە بە 32 ئێستا بچم ناوەندیش ببینمەوە ژمارەکان هەموم کۆ کردەوە خوێندکاری ژیر 25 و 29 31 بە بژمێر کردیا 217 دابەشی هەفتی دەکەم چونکە 1 2 3 4 5 6 7 دانە ژمارەم هەیە
ناوەند کردیە 31 پلە، بەس نازانم ئایا پلەی سێلسیۆسا یان پلەی فارنهایتە، زۆر بەداخەوە کە ناتوانم هیچ بنووسم، بەڵام دەبا بنووسرا بە کامە پلەیە، بەڵام لێرە من ناتوانم هیچی لە تەنش بنووسم. مەودا زۆر ئاسانە، 35 کەم 25 یەکسانە بەدە. مۆد زانیمان کە 32 بوو لە ناوەندێ بوو. ئێستا ناوەڕاستەکەشمان زانی کە ئەویش 32 بوو. ئێستا دەبی بزانم ئایا لەو هەموو پێدراوانە لەو پێوانانە کامە زۆر شیاوە. ناوەند 31 شیاوە، مۆد 32 شیاوە، ناوەڕاستەش 32، ئەویش هەر پێوانەیەکی باشە. کامە لە کامەی باشترە، ڕەنگە ناوەڕاستەکە لە هەمووی باشتربی، مۆدیش هەر باشە. مەودایەکەش هیچ مەوداش باشە. وابزانم هەر لێرە دەتوانم بڵێم هەمویان پێوەری باشن کە ژمارەکانی من دەنوێنن بۆ نواندنی ژمارەکانم، بۆ نواندنی پێدراوەکانم. ناوەند باشە و ناوەڕاستە باشە و مۆدیش هەر باشە. تەواو بووین لێرانە خوێندکاری ژیر، دەچمە لای پرسیاری دیکە. هەست دەکەم ئەو پرسیارانە، پرسیاری 19 و 20 زۆر گرنگن. 19 و 20 ناوەندی پێدراوەکە بەکاربێنە بۆ دۆزینەوەی بەهای پیتی ن لە هەر کۆمەڵەیەکدا. لێرە دەبینین ناوەندمان هەیە، حازرە، ئامادەیە، دەکاتە 8، بەڵام یەک لە ژمارەکانمان نییە. ئەو ژمارەم هەیە 6، ژمارە 8م هەیە، ژمارەی دووەمم هەیە، ژمارەی سێمم هەیە، ژمارەی چارەم هەیە، بەڵام ژمارەی پێنجەمم نییە، لە جیاتی پیتەکەم هەیە. لێرە دەبی ئەمن بچم بزانم ئەو پیتە دەکاتە چ ژمارەیەک. ناوەندەکەشم هەیە، ناوەندەکە پێدراوە، ناوەندەکەم هەیە، بەڵام پیتی نئم نییە. زۆر ئاسانە ئەو جۆرە پرسیارە، بەڵام تۆزێک بیرکردنەوەی دەوێ بە چەشنەکی دیکە. گوتمان چەند ژمارەم هەیە، ڕێزیان دەکەم ژمارەکان لە گچکە و لە گەورە. نازانم ئەو پیتی ئایا ژمارەکە گەورەیە یان گچکەیە، لە کۆتاییدا دەنێم، هیچ گرنگ نییە لە چێ داینێ جارێ، بەڵام ئەوانی دیکە هەمە ڕێزیان دەکەم 5 6 8 12. ئەوجا ژمارەکان چونکە ناوەندم هەیە، واتە ژمارەکان دەبی کۆ بکەمەوە. ژمارەکان کۆ دەکەمەوە، دەنووسم، پیتەکەش هەر دادەنێم لێرە. لەبەر ئەوەی 5 ژمارەیە، 1 2 3 4 5 دابەشی 5 دەکەم، واتە سەرجەمی ئەو ژمارانە کە دابەشی 5 کرایە، ناوەندەکە دەرچووە دەکاتە 8. هەتا ئەمن ئەو سەرجەمەی هەموو ببینمەوە، پێویستە چ بکەم؟ 8 جارانی 5 بکەم. 8 جاران 5 یەکسانە بە 40، واتە سەرجەمی ئەو ژمارانە بە دڵنیاییەوە دەبی 40 بی. هەتا ئەو پیتەی ببینمەوە، ئەو ژمارانەی لێ دەردەکەم، پیتەکە بەخۆی دەردەچی، چونکە ئێستا تازە زانیم سەرجەمەکە چەندە، سەرجەمەکە 40. ئەمن 40ەکەی دەینم، ئەو 4 ژمارانەی لێ دەردەکەم، ئەوانەی کە کۆم کردەوە ئەو ژمارانە 5 و 6 یەکسانە بە 11، 8 و 12 یەکسانە بە 20، کەواتە هەموو ئەو 4 ژمارە دەکات 31. 31 لێ بڕوە، ئەو پیتە دەردەچی دەکاتە 9، واتە پیتی ن یەکسانە بە 9.
چونکە ئەگەر بینم ئێستا نۆی کۆ بکەمەوە لەگەڵ 12 و 5 و 6 و 8 و دەکاتە چل کە چلیش دابەشی پێنجی دەکەم دەکاتە 8 تەواوە ناوەندەکەش 8 بوو کە پێدراو بوو. کەواتە ئەو جۆرە پرسیارانە هیچ سەخت نینە خوێندکاریژیر، بەڵام دەبی بیرکردنەوەکەمان لە دواوە بیر بکەینەوە هەتا بەرەبەرە بینە هەنگاوی یەکەم. بە خۆمان دەبی بیرکەینەوە کە ئەها 5 هەتا ناوەندە دەربچی دەبی ئەمە ژمارەکانی خۆم کۆکەمەوە دابەشی پێنجیکەم ناوەندەکە بوویتە 8 ئەو وەختە دەزانم ئەو پیتە چ ژمارەیەکە. بچمە لای پرسیارەکەی دیکە خوێندکاریژیر ئەویش هەر 100% وەکو ئەو پرسیارەیەکە پرسیارەی 20ش هەر وەکو 19ە لێرە ناوەند دەکاتە 200 چەند ژمارەم هەیە لێرە 1 2 3 4 لێرە ئاسانترە 4 ژمارەم هەیە. با بچم بزانم کو ئەو پرسیارەیشی تەڵکە. ناوەند گوتما دەکاتە 200 ژمارەکانی من کە هەم بوون چەند ژمارەم هەیە 201م هەیە 180 هەیە 205م هەیە بازارێ ئەوانە کۆکەمەوە کە کۆیان دەکەمەوە دەکاتە 586. ئەو جا لێرانە ئەمن تەمەشای ژمارەکانی خۆم بکەم لێرە چەند ژمارەم هەیە 4 ژمارەم هەیە لەبەر ئەوەی ناوەندە بوویتە 200 دەبی جارانی چاری بکەم هەتا سەرجەمی ئەوانم لۆ دەربچی 200 جاران 4 خوێندکاریژیر دەکاتە 800 لەبەر ئەوەی دەبی ئەمن 800 بینم کەمی سەرجەمی ژمارەکانی دی بکەم دەردەچی 214 کەواتە پیتی یەکسانە بە ژمارە 214 چونکە ئەگەر 214 کۆ بکەمەوە لەگەڵ 201 180 205 دەکاتە 800 کاتێک کە 800ش دابەشی چاری دەکەم هەتا ناوەند دەربێ دەبی ئەمن ژمارەکان کۆ بکەمەوە دابەشی چاری بکەم ناوەندەکەش دەبیتە 200 کەواتە بەو جۆرێت توانێم دیسان بزانم پیتی یەکسانە بەچ. ئێستا بچمە لای پرسیارەکانی خۆم دیسان گەیشتمە شیکاری پرسیارەکان بەڵام چونکە شیکاری پرسیارەکان ئەو پرسیارە هەز دەکەم زۆر پرسیارەکی سەخت و ڕوون نییە لەبەرەوەی دەهێڵمەوە بۆ وانەی داهاتوو هەتا وانەی داهاتوو هەر بژی.